اینجا سەحر ڕەمەزان و خواردن هەر بۆیە من خۆم هەموو ئێوارانێک یەکەم لەوانەیە کە بینەرێکی سەرسەختی پرۆگرامی خوانی کورساتم بۆی کە بزانم خوانی ئەمڕۆ چییە و چی دروست ئەکرێت کردووە کابانی ماڵ بووی بەڵێ دەست پێمان بڵێ چۆن دەرچوو خۆش بوو یان خۆش بوو سەحر هەرچەنێت کەسێ بە خواردنی خۆی ناڵێ ناخۆش پێمان بڵێ خواردنێکی تا ڕادێ جیاواز بوو بەڵێ خواردنەکە ناوی داوەت پاشایی بوو ئەمەی کە میتبۆڵیشی پێ ئەڵێن گۆشتی تۆپی و لەگەڵ پەتاتە و گوێزەر لەتکەنۆکشم بەکارهێنا بکەواتە هەم تەندروستیش بوو. کاتە بە لەگەڵ ماڵەوە قسەکەم زین تامی چۆن دەرچوو. بەڵێ اینجا هەموو ئێوارانێ شێفشکار خواردنێکی تایبەت و ئاسانیشمان بۆ دروست دەکات بۆی کا بتوانن خاتونەکانیش یاخود هەر کەسێکی دیکە کە خواردن دروست دەکات بتوانن دووبارەی بکاتەوە ئێمە لە دوایی زانیاری زیاتر لە سەرخوانی کورسات وەرەگرین و لەگەڵ نزیک بوونەوە لە بانگی ئێوارە و بەربەر بانگدا ماوەی ئاینیش بەردەوام ئەبێت لە کەناڵی کورسات و لە پاشاندا پرۆگرامی هەڵوێست بەردەوام ئەبێت هەمیشاڵین لەوەی کە ئێمە نەتەوەیەکین کە هەمیشە هەڵوێستمان هەیە لە دەرەوە بە هەڵوێستە جوانەکان و بە هەڵوێستە جوامێریەکانمان ئەناسرێنەوە ئەم پرۆگرامە ئەوە دەرئەخات لەگەڵەوەی کە ئێستا ئێمە سەردەمەکەمان گۆڕاوە بەڵام هێشتا ئەو هەڵوێستە جوانانە ماوە لەنێو کۆمەڵگەی کوردیا ئەبینین لەوەی کا کاتێک کەسێک ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە ئەبێتەوە لە دەرەوە یاخود ئەو ئاستەنگیانی کە ڕوبەڕووی ئەبێتەوانێت کۆمەڵە کەسانێکن لەوەی کە پشتگیری ئەکەن و هەڵوێستیان ئەبێت لەو کاتەیە و لە پاشاندا ئەمڕۆ ئێوارە پرۆگرامی کورسات کوردەواری بەردەوام ئەبێت هاوکارمان ئاری لەگەڵتانە ئەبێت ئێوەش ئەتوانن پەیوەندی بکەن و بۆی بەختی ئەوەرتان بێت و ئەو بابەتە کوردەواریانە بزانن کە ئاری پرسیارتان لێ ئەکات و ئێوەش بتوانن دیاری بەدەست بهێنن ئەو دیاریانی کە تایبەت کراوە با پرۆگرامی کورسات کوردەواری و لە پاشاندا لە کاتژمێر هەشت درامای باڵەخانە کە ئەم شەو زنجیرەی 11 پەخش ئەکرێت و هیوادارم بینەری بن ئێستا بینەران تا ئاستێک تێگەشتونەوەی کار ڕووداوەکان بەرەو کوێ ئەچێت و چی ڕوئات لە کاتژمێرنەوە پرۆگرامی زانین زۆن بەردەوام ئەبێت ئەم شەو لە نێوان هەردوو ناوەندی ئەکادمی زانکۆی سلێمانی و زانکۆی پۆلا تەکنیکی سلێمانیەوە ئەبێت و کە ئەم پرۆگرامە پرۆگرامێکی زانیاری لە نێوان ناوەندە ئەکادمیەکانە بەڕێوە ئەچێت و هەردوو هاوکارمان ساوێن و ڕەوەند ئەم پرۆگرامە پێشکەشەکەن کە بە هەماهەنگی لە نێوان دەستگای میدیایی کورسات و پەیمانگای تەکنیکی کوردستانەوە پێشکەش ئەکرێت ئەم پرۆگرام و لە پاشاندا درامای چیرۆکی سەرکەوتن کە لە پێش ڕەمەزانیشەوە ئەم درامایە بەردەوامی هەبوو لە ئێستاشدا بەردەوامی ئەبێت و لەگەڵ پارشێویشدا ئێوەمان لە یاد نەکردەوە پرۆگرامێکی تایبەت هەیە لە پارشێودا لە کاتژمێر 3:30 هەموو پارشێوکەوە ئەتوانن بینەری پرۆگرامی ستایشی ڕەمەزان بن و تاکو بتمانن سوودمەند بن اینجا سەحر لەسەر خوانی کورسات چیمان هەیە لەسەر خوانی کورسات ئێستا شێفەکەی لە لامان ئامادەی خۆی زیاتر قسەمان بۆ شکار فەرموو شکار بەخێر بێت بەخێر بێت بەخێر بێت خۆشحاڵین ئەمڕۆ تۆ ئێواران لەگەڵ بینەرانی ئێمە کۆڵی خواردنی خۆشیان پێشکەشەکە ئەمڕۆ لەگەڵ خۆتین بۆی کە خۆت لەسەر پرۆگرامەکە بەخێر بێت سەر باشی بەڕێزە چۆن ئەزمونەکەت فیدباکەکان گوێت لێ بووە بۆ نمونە تویانە چۆنە ئەم خواردنانە تا چەند خاتونەکان لە ماڵۆ سوودیان لێبینیوەوە بەڵێ وڵی زۆر خەڵک پێم مەڵێتەوە ئێواران هەموو ئێوارەیەک زۆربەی کەسەکان دانیشن و بۆشمەنێرنەوە یەک دنیا خواردنیشە بۆ بنووسن بن ئەمەمان بۆ دروستکە ئەمەمان فێر بکە وایە وڵایی ڕاستیەکەی کاتم نییە لە کورسات بۆیان دانین خۆیان سەیری خواردنەکانە کە بەرنامەکانت سیرەکەن لانەیە ئەنجا دواتر بۆ منە لە کۆمنت تا بۆت بنووسن فڵان خواردن هەیە نازانین دروستەکە فێرمانکە مەبەستن لە هەموو ڕۆژێک ئەو شتەمان تووشە بێت منش لەسەر سۆشیاڵ میدیاگان لەگەڵ خەڵکەکانە خەریکم بۆی فێریانکەین و لە کورساتی ژێسە بەرنمەیەکی زۆر جوان خەریکین ڕیکۆرد دەکەین و دوای ڕەمەزانیش هەر لەگەڵ کورسات بەردەوامە بین ئینشەڵڵا خواردنەکانیشمان بە شێوەیەک دروستەکەین کە هەموو کەس بتوانێت دروستی کات شتێکی قورس دروست ناکەین کاتێکی کەمیەوە و شتەکان سیر و سەمەرە نییە بەڵێ هەندێک جار کەرەستێکە لە بازاڕە بێ کۆڵە بە دوایە بگەڕی خواردنەکانت لەوانە هەر بن بۆ لای خۆمانستێکی لێرە دروستێگەین بە کۆلە پارەی کڕنێمە لێرە بە ئاسانترین شێوە پێتانەڵی چۆن دروست کرێت و تامێکی باشیە و کاتێکی کەمیشیە و ئەو شتانی کە لەم بەرنامەیە دروستمان کردووە هەمووی
توان لە ماڵەوە دروستی کە شتێک وا دروست ناکەین ئێمە لەسەر شاشە بڵێن قورس بێ بەلایەنە و شتێکی تێکی نەزانن چییە وەکو ڕێستۆرانتێ. زۆر باشە. اینجا لەگەڵەوەیە من ئێوارە مێکێکم لە بینەرە سەر سەختەکان کە بینەری پرۆگرامی خوانی کورسات بەڵێ ئیلهامی شێرگم اینجا خواردنەکان وەکو شێفشکار خۆشی ئاماژەی پێکرد بەڕاستی خواردنەکان زۆر ئاسانە دروستکردنەکەیان. ئەتوانم بڵم ئەو کەرستانی کە بەکاری ئەهێنێت ئەم کەرستانە هەر ڕۆژانە لە هەموو ماڵەکانە بەردەستەوەی مەگەر هەندێکی لەو بابەتانە نەبێت. تاجن هەوڵی ئەو خواردنانە کە دروست ئەکرێت خواردنێکی تەندروستی ژنۆنی کە من تێبینیم کردووە لە خواردن ناتەندروستەکان ێستا دوێنێ ئێوارە بوونە زەڵاتێکی زۆر تایبەت بوو زۆر تەندروستیش بوو. وڵا خواردنەکان هەمووی بەعامەتەن وەکوتم هەمووی تەندروستە و هەمووشی پرۆتینی باشی تیامانی کە ئێستا لەسەر شاشە دروستیەکەین و زەختیش نایە بۆ سەرمایدە و ئەمە لێرە چەند خواردنێکمان دروست کردووە کە بە تایبەت بۆ کاتی پێش ئێمە بەرنامەکەمان پێش بەربانگە لەو مدەیە ئەگەر کات بن بە تەلەڤیزیۆنەکە و کات بن بە ئێمە توان شتەکان بنووس لەو کاتێکسەر توان ئەو بەرنامێ بۆ بەربانگ دروستکەن و زەختیش ناوێت لەسەر مەعیدەتان و چون خواردنێکی تیشمان دروست کردوێن بۆ پارشێ و کە ئەتوانی بیخۆیت و عادەتەن شەو کە پاشەوە خەویت بەسەریە زەخت لەسەر مەعیدە و دروست ناکات و بۆ بەیانیش پرۆتینێک و زێکی باشت پێ بێشت ئاماژمان پیاوە لەناو بەرنامەکان ناتوان کاتێکە هەر فریاژ نەکەوتون ئەو ئێوارەیە خێرا بینوسن بۆ سپەی ئێوارە دروستی بکە زۆر بەسیدا شتەکان کە دروستیەکەین باوەڕکەن ئەگەر یەک تۆ تەرکیزکەنە سەر خواردنەکە ئەتوان یەکسەر دروستیکەن ئەوەی ئەو ڤیدیوانەی تۆ ئەبینن ئەمەەی تر ئەها برسیان بە فەقیرانە ڕێک لەو کاتێ سەحەر کە ئیتر زۆر بەرنامەکەن بۆ ئەمڕۆ ئەتان ڕۆژی دواتر دروستیکەن بیرۆکەکە با بلایەن بمێنێت و بینوسن خواردنەکان وتت بۆ منە هەندێکیان بۆ پارشەوە هەندێکیان بۆ بەربانگە پێمان بڵێ بۆ منە کامیت لە خواردنەکان زیاتر گرنگیت پێداوە بۆ بەربانگ کامیانت لانەیە بەلاوە زۆر گونجاوتر بێت بۆ پاشە و بامە وەکو ڕێنمایەکیش بێ بۆ کابانی ماڵەوە. ئێسێمە زۆربەی خواردنەکان کە سوپن و یان زەڵاتەن و شتێکی سەرەتایین ئەمانە دایانین بۆ بەربانگ لە بەرەوەی تۆ تای ڕۆژەکەنانە نەخواردەوە شتێک یەکسەر ڕاستەوە خۆ نەکەیتە ناو مەعیدەتەوە بۆ ئەوەی لەسەر مەعیدە قورس بێت و دوایش نەتوانانی شتێکی تر بخۆی هەر چەند شتێکی سادەیەمە دروستیەکەین پێش بەربانگ بخورێت بۆی زەخت نەچێتە سەر مەعیدە و دوایش بتوانین شتێکی چی لەگەڵا بخۆی بۆ پاش شێوەی ژێمە شتێک دروستەکەین کە پرۆتینێکی زۆری تیاوێ بەعامەتەن وەکو بۆ منە سنگی مریش وەکو هێلکە وەکو ئەڤۆگاتۆ ئەو شتانەی کە پرۆتینێکی زۆریان تایە ئەمانە دروستەکەین بۆ ئەوی خەڵک لە پاشەوە بخوا بۆی تاوی ڕۆژەکەی برسی نەبێ لە بەرنامەکانە کردومانە کە چیەکەن و چی ناکەن باشە خۆ زیاتر حەز بە خواردنی چ جۆرە بابەتێکەکەی خواردنە قورسەکان یانم خواردنانی کە تەندروستە و کاتێکی کەمیشیە بۆ ئامادەکردن وەڵام بەس خواردنی ماڵەوە خۆم قەت خواردنی خۆمان ناخۆم یعنی خواردنی خۆت ناخۆیت؟ ناوەڵا زۆر کەم ئەی بۆ ماڵەوەی دروستەکەیت؟ وەڵایی بۆ ماڵەوە نەوەڵا دایکم نایڵێ خوا دایکت لێنە سەر دایک لە ماڵەوە بێنان و چێشتی ئەو هەبێ خواردنی تر بخۆی وەڵام منە لە ماڵەوە ناخوال لە مەڵعەم لای خۆمان نان ناخۆم هەر ئەچمەوە بۆ ماڵەوە شەوان نانەخۆم بەڵام قەیناوت هەنێک جار یارمەتیشی بە با ئەویش پشوویەک بە چون دایکەکان خوێن ئەمە نەخواردن دروستەکان هەر لوتیان پڕە بێ زۆرجە بەتایبەت پێش بەربانگ ئەمەنە هیلاکە بن لە کاتی بەربانگ ئیتر ناتوانن بخۆن تۆ ئەو هەنێک ڕۆژ یارمەتی بە وەڵا ڕاست ئەخ من ئێمە کە من ئیشەکەم بە ستایلی ناو مەطبەخ ئیشەکەم وەکو مەطعەم ئیشەکەم ئەگەر من ئیشکەم لە ناو مەطبەخەکەی دایکمە هەموو مەطبەخی بۆ پیسەکەم بۆ یاڵێ تۆ ئیشمان کاتەوەزی لێ کارەکەی ئێمەکە بەدوان وازی لێ یەخوا لەشی ساغ بە بۆت بمێنە خۆی ئەتوانێ خۆی باش جا پێمان بڵێ شەفشکە ئیشی چێش لێنان ئیشێکە مرۆڤ چێژی لێ ئەبات بەڕاستی ئەگەر سەلیقە و هونەر و ئەمانەشی تێکەڵبکەی تا چەند هەوڵەیە ئەوەی کە فێری بینەرانی ئەەکەی هەموو ئەمانەی تیاابێ بۆ ئەوەی کە چاو چێژی لێ ببینێت دواتر کە خواردیان هەستی تامکردنەکان چێژی لێ ببینێ بۆن هەمووی واتە هەموو هەستەکان تێکەڵەکەی بۆی کە ئەو خواردنەکە پێشکەشەکرێ خواردنێکی تاو بەڕاستی من پێ بڵم چێش لێنان خواردن دروستکردنێمە لێرە لە کوردستان هیچ ئەکادیمیەک نییە مە فێری بین شتێک کە بێ حەزێکی ئەو ئیشۆتیا بێت جاتوانی چۆن فێر بوویت وڵای من هەر لە مناڵیەوە لە ناو مەطبەخا بووم یەکەم جار دەست لە قاپشۆردنەوە دەستم بێک لە ناو مەطبەخێکە وردە گەیشتم بۆ مەرحەلەی سە لە خوا بەزیادێ شتێکێ و چێش لێنان
وەکو هوەر وایە عنی ئێستا بۆ نمونە تۆ ئەم دیمەنە جوانەوە بەرچاوکە ئەگەر بتوانی ئەم ڕسمە ئەکێشی ئەم شتاکی چێش لێنانی ژەر وایە ئەو شتێکێتە بەردەچێمە چەند بەرنامەمان هەیە کە لێرە کردومە من باوەڕکە پلانم دانە ناوەکە چیەکەم بەس کۆمەڵێک شتم هێناوە لەگەڵ خۆمە بینیمە ئەو دقی بڕیارماوە چی دروستکەم گیان داهێنانی شەکەیت بەڵێ هینمانە من تقریبا 8 ساڵە لە ناو مەطبەخەم ئیشەکەم بێ ئەوەی دابڕم لێ وشەکەی خۆشم زۆر خۆشە و لە خۆی گەورە بەزیابێ خەڵکیش کێن بۆ لامان هەموو کەس مرتاحە لەگەڵ ئێمە و خواردنەکانمانی بەدڵە ئەمە شوێی سەرکەوتنە بەوە خوازیین جا هیوادارم لێ کە بینەران ئەمڕۆ ئێوارە بینەری پرۆگرامی خوانی کورسات بن ئەمڕۆ بزانام خواردنەکەمان سنگی مریشکە هیوادارم بینەری بن تاکو بتوانن بە ئاسانترین شێوە دروستی بکەنەوە سنگی مریشک بە چیەوە؟ سنگی مریشک وەڵاوە بێت شێف بە چیەوەش سنگی مریشک؟ سنگی مریشکەکەی بە زۆر شێوە زەمان ساعت 5 ساعت 5 و 30 دقیقە بەس بیرم نییە کام بەرنامەیە ئەمڕۆ لێ ماشەڵڵاو و خواردن دروست کردو ئەو بۆی کەواتە ئێمە بینەرەبین بۆی کە بزانین کام سنگی مریشکەیە دروست بەڵام سنگی مریشکەکەتان با لە ماڵەوە هەبێت ئامادە ئینەکە خواردندان دروست نەکردوێ بۆی کە بە قسەکەی شەف بەس سنگتانە بێت تاو شتەکانی دەرەمی بەس هەرە هەمووی دەست خۆش بێ خێرا دروستیکەن دەستەکان خۆش بێ سپاس دەست خۆش بێ زۆر سپاس دەست خۆش